پەرلەمانی کوردستانی لە ستۆدیۆن مەلباژێرە هەولێرێ دێمەڕادێ. کاک بێستون ئەم کاتت باش. ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدایە. گۆڕان ئێوەکو گۆڕان پێتان وایە یاخود باز لەوە دەکەن کە ئەو کۆبوونەوەیە شەرعیەتی نییە. ئەگەر شەرعیەتی نییە چۆن لایەنەکانی تریش لە کۆبوونەوەکە بەشدارن؟ بەڵێ سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای دوانزەی دەوە لە حاڵەتێکی ناتەبیعی و نائاساییدایە دۆخی هەرێمی کوردستان بەگشتیوە دەستگا ڕسمیەکانی هەرێمی کوردستانیش لە دۆخێکی ناتەبیعیدان. حکوومەتی هەرێمی کوردستان کەوتوتە بەر ئینقیلاب و ئێستا لە حاڵەتی ناتەبیعیدایە. بۆچی پێتان وایە ئینقیلابە کاک بێستون؟ ئەوە نییە هەموو لایەنەکانی تر تێدا بەشدارن؟ یعنی لەبەر ئەوەی ئێوەکو گۆڕان بەشدارنین بە ئینقیلابی دەزانن؟ یەک لەبەرەوەی ئێمە بەشدار نین، دوو لەبەر ئەوەی کە ئینقیلاب کرا بەسەر شەرعیەتی ئەو دەستگایانەدا بەو جۆرەی کە ڕێگە لە موسساتی گرنگی دەوڵەت گیرا، موسسەیەکی گرنگی وەکو پەرلەمان پەکخرا، ئەمە پێوترێ ئینقیلاب. مادام هێز بەکارهێنرا و بەهێز هەندێک لە وەزیرە گرنگەکان نێردانەوە ماڵەوە، ئەمە وەکو ئینقیلابێکە بەسەر دام و دەستگا دەوڵەتداریەکانە لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە پێمان وایە ئێستا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ببوورە داگیر کراوە و لە حاڵەتێکی ناتەبیعیدایە. ئەنجومەنی وەزیران دەستی بەسەر ئاگیراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە. بۆی ئێمە پێمان وایە ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و هەر کۆبوونەوەیەکی لەو شێوە نە ئەنجامێکی ئەو تۆی دەبێ و نە دەتوانێت دۆخی هەرێمی کوردستان چاک بکە تا حاڵەتەکە ئاسایی نەکرێتەوە بۆ ئەوەی کە پێشووتر تێیدا بووە، دەستگاکان نەگەڕێنرێنەوە بۆ پێشووتری حاڵەتی ئاسایی خۆیان. باش کاک بێستون، ینی بۆچی پێتان وایە ئینقیلابە لە کاتێکدا هاوپەیمانەکانتان وا لە کۆبوونەوەدان؟ تۆ لە هاوپەیمانەکانمان گەڕێ. ئینقیلاب چییە؟ لە هەر شوێنێکە هێز بەکارهێنرا بە قووەتی چەک و بەهێزی هێز ڕێ لە کەسایەتی گرنگی دەستگاکانی دەوڵەت گیرا بچنە سەر وەزیفەکانیان، دەستگای گرنگی دەوڵەت پەکی خرا، ئەمە پێوترێ ئینقیلاب. ئیتر ئەو ئینقیلابە خوێنی تیادا ڕژێ سپیە ڕەشە جۆرەکەی چۆنە، بەڵام عادەتەن کە پایتەختی دەوڵەت دەستگا گرنگەکان لە ناو پایتەختە داگیر کران و ڕێگەیان لێ گیرا کەسەکانی ناویان ئیشەکانی خۆیان ڕای بکەن، ئەمە پێوتری ئینقیلاب. وەزارەتی پێشمەرگە بەڵام ئێوە پێشێلی ڕێکەوتنەکانتان کردووە وەکو پارتی ئاماژەی پێ دەکات. پارتی لە خۆی وەشتەڵێ با بە پارتی لێ بۆتەوە، پارتی هەرچی ئەڵێ خۆوان نییە. پارتی هێزێک دەزانین چارەنووسی ئەم وڵاتی بەرەو کوێ بردووە و چی لێ کردووە و ئێستا لە چ دۆخێکدایە. یعنی چی ئیتیفاقیەکمان پێشێل کردووە ئێمە؟ ئیتیفاقی چیمان پێشێل کردووە؟ ئەو ئیتیفاقیمان پێشێل کردووە کە پارتی بە ئێمەی دەوت وەرن سەرۆکی هەرێمی کوردستان با مدەل حەیات خۆی و دواتر نەوەکانیشی سەرۆکی هەرێم بن. ئەمە ڕێکەوتنی ئێمە بووە لەگەڵ پارتی؟ یان ڕێکەوتنی ئێمە لەسەر ئەساسی کۆمەڵە چاکسازی و ئاودانکردنەوەی زیاتری وڵات و بەرەو پێشبردننی وڵات بووە. ئەسڵەن پارتی بەندی زیادەی بۆ ئەو ڕێکەوتنی ئێمە ئەوان زیاد کردووە. ڕێکەوتنی ئێمە و پارتی هیچ بەندێکی تێدا نەبووە لەسەر ویلایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و کورسێکی کاک مەسعود. پارتی بەدەر لەو ئیتیفاقیە و مۆزوعی تێکردووە و داواکار بۆ ئێمە بچینە ژێر باری درێژکردنەوەی ویلایەتەکەی کاک مەسعود کە ئەمە لە ڕێکەوتنەکەیان نەبووە. پارتی ڕێکەوتنەکەی پێشێل کردووە. پارتی بەندێکی ئیزافی هێناوەتە ناو ڕێکەوتنەکەەوە کە لە ئەسڵدا بەشێک نەبووە لەو ڕێکەوتنە. ڕێکەوتنەکە بۆ پێکێنانی حکوومەت و دروستکردنی پەرلەمان بووە، بەڵام ئەوان مۆزوعی سەرۆکایەتی هەرێمیان تێکردووە و دواتر ویستویانە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەنە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەوە کە لە ئەسڵدا تێیدا نەبووە. باشە، لەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ینی وا دیارە چەند بڕیارێک دەدرێت، ئێوە وەکو گۆڕان پابەندی ئەو بڕیارانە دەبن؟ هەر هەوڵێک هەر هەنگاوێک بدرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان ئێمە پێشوازی لێ دەکەین. هەر کەسێک هەر شوێنێک لە کەسێک لە موقعی قەراردا لە هەرێمی کوردستان بتوانێت وەزعی ئەم وڵاتە چاکە ئێمە پێشوازی لێ دەکەین. بەڵام وەزعی وڵات بەم دۆخی ئێستا چاک دەبێ، بەم شێوە دوو ئیدارەی و سنوورجاکردنەوەی چاک دەبێ، بەم دۆخە ژیانی خەڵک چاک دەبێ. بۆیە من پێم وایە ئەنجومەنی وەزیران نەک بە کۆبوونەوە بە 20 کۆبوونەوەی تریش ناتوانێت وەزعی خەڵکی کوردستان چاک بکە. پێتان وایە ئەنجومەنی وەزیران ناتوانێتن بڕیاری گرنگ لەسەر چاکسازی لە هەرێمی کوردستان بدات؟ نەخێر ناتوانێت و پێی ناکرێت. پێتان وایە کە ناکرێتی ئەوەیە کە گۆڕان بەشدار نییە یان چییە؟
نەخێر پەیوەندی بە گۆڕانەوە نیە، بەڵام هەموو ئەو کارکتەرانەی بە تایبەت ئەوانی پارتی دیموکراتی کوردستان 20 ساڵە لە ئەنجومەنی وەزیرانان خۆیان دروستیان کردو. ئەمە یەکەم جار نیە ئێمە گوێمان لێبێ ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە و دەیانەوێ قەراری زۆر گرنگ بدەن کە خەڵکی پێ هەڵەخەڵەتێن، بەڵام هیچی وانە، هیچیان پێ ناکرێت، چونکە جەراعەتی بڕاردانی چاکسازیان نییە. جەراعەتی بڕاردانی چاکسازی بە پیاوی جەریء دەکرێت، بە خەڵکێک دەتوانرێ یان دەتوانێ یان قەرارەکانی بڕدەکا، بەڵام بەداخەوە ئەمانە ناتوانن دەست بۆ چاکسازی ببن، چاکسازیەک کە هەموو خەڵکی کوردستان و هەمومان چاوەڕێیەکەین. باشە کاک بێسوون، ئەو لایەنانەی تر کە بەشداری لە کۆبنەوەکەی ئەمڕۆیان کردویانە، پێشتریش پرۆژەی هاوبەشتان بەیەکەوە هەبووە، داواتان لێ کردووە کە بایکۆتی کۆبنەوە بکەن نەچن بۆ کۆبنەوە؟ من نازانم ئەوە بزوتنەوەی گۆڕان لە ئاستی سەرەوە ئەو داوایان کردویانە، بەڵام من نەمبیستۆ داوایەکی لەو شێوەیە بکرێەوە. ئەم حاڵەتەی لە کوردستان ڕوویداوە بەشێکی پەیوەندی بە گۆڕان و پارتیەوە هەیە، بەشەکەی تری پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکانەوە هەیە. داگیرکردنی هەولێر لەلایەن پارتیەوە، تعتیلکردنی دەستگاکانی دەوڵەت لەلایەن پارتیەوە، ڕاستە کارکتەرەکانی ئەو موئەسسەسە تعتیل کراوانە گۆڕانن، بەڵام لە نەتیجەیە ئەوانە موئەسسەی هەموو خەڵکی کوردستانن، موئەسسەی هەموو دا و دەستگا و هەموو حزبە سیاسیەکانی کوردستان. نەگەر قسەکەم تەواوکەم، بۆیە پەکخستنی پەرلەمان بەشێکی پەیوەندی بە گۆڕانەوە هەیە، بەشەکەی تری پەیوەندی بە هەموو حزبە سیاسیەکانەوە هەیە. بۆیە ئەوەی کە کراوە بەرپرسیارەتی ڕوبڕووبوونەوەی دەخاتە سەر ئەسوی هەمومان. باشە جەنابەت، چەند جارێک باست لەوە کرد کە هەولێر لەلایەن پارتیەوە داگیر کراوە، یعنی ئەگەر هەولێر داگیر کرابێت تا جەنابتان لە هەولێرن و واقسەش لەسەر پارتی دەکەن و قسە لەسەر حکوومەت دەکەن. زەهرەوە ماوە ئێمەش دەرکانی داگیرکردن بەو مانایەنە کە هەرچی ڕەنگێکی نیلی پێوە بوویان هەرچی پارتی نەبوو لەم شارە ڕای ماڵێ، بەڵام بەڵێ داگیرکردنە. من لە هەولێرام ڕۆڵی من چیە لە هەولێرا؟ چیم پێکرێ؟ هیچمان پێ ناکرێ. بۆیە ئەو موئەسسانە بە فعلی لەلایەن پارتیەوە داگیر کراون. هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە داگیر کراوە. داگیرکردن بەو مانایەی موئەسسەکانی پەکخراون. داگیرکردن بەو مانایەنە هەموو خەڵکەکەی و هەموو کارکتەرە سیاسیەکان ئەوەی کە لەلایەن خۆیەوە بەدڵی نەبوو ڕای ماڵ و بیکاتە دەرەوە. داگیرکردن بەو مانایەی موئەسساتی گرنگ لە هەولێرە لەلایەن پارتیەوە دەستی بەسەراگیراوە. ناهێڵدرێ کار بکە، ناهێڵدرێ بگەڕێتەوە بۆ ئەسڵی خۆی، ناهێڵدرێ بە بەڵێ ینی ئەو موئەسسانی کە ئێستا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانان لەلایەن پارتیەوە تعتیل کراون. ئەمەش دەچێت چوارچێوەی داگیرکردنی پایتەختی هەرێم و داگیرکردنی دەستگا ڕسمیەکانی ناو پایتەختەوە. باشە کاک بێستون، لە ماوەی ڕابردوودا یەکێتی سێ پێشنیاری خستە بەردەم گۆڕان و هەروەها پارتی بۆ ئاسایکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان، بەڵام پێشنیارەکان باز لەوە دەکرێت کە لەلایەن گۆڕانەوە ڕەت کراونەتەوە. نی پێتان وایە هیچ هەوڵێک لە ئێستادا هەیە بۆ ئەوەی ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێدەپەڕێت ئاسایی بکرێتەوە؟ بەڵێ لەسەر پێشنیارەکان پێم وایە وتەبێژی بزوتنەوەی گۆڕان و قیادەی گۆڕان جوابیان داوەتەوە کە ئەوان پێشنیارەکانیان ڕەت نەکردوێتەوە، تەنها خاڵێکی کە پەیوەندی بە سەرۆکی پەرلەمانەوە هەبوو لەگەڵی نەبوون و ڕەتیان کردوێتەوە. لەسەر ئەوەشی کە دۆخەکە چۆن چاک دەبێت ئەگەر بەشی دومی پرسیارەکە و تێگەیشت بم، پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە. پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی دۆخەکە گەیاندۆتە ئەم قۆناغە سەختە و خۆشی دەتوانێت بیگەڕێنێتەوە بۆ حاڵەتە ئاسایەکەی. باش کاک بێستون، لەسەر خاڵێک گۆڕان هەڵوەستەی کردووە و خاڵەش باسی سەرۆکاتی پەرلەمانە، بە تایبەتی سەرۆکی پەرلەمان. ئێوە تا ئێوە ژۆک و پارتی پێداگری لەسەر ئەوەکەن کە سەرۆکی پەرلەمان لە شوێنی خۆی بمێنێتەوە؟ بەڵێ. کاک بێستون، ئەگەر گوێت لە منە جاریچکە پرسیارەکە دووبارە بکەیت. باشە، پرسیارەکەت بۆ دووبارە ئەکەمەوە. ینی یەکێک لە پێشنیارەکان کە گۆڕان هەڵوەستەی کردووە، پێشنیارەکانی یەکێتی مەسەلەی سەرۆکاتی پەرلەمان بووە. ئێوە تا ئێوە ژۆک و پارتی و پێداگری لەسەر ئەوە دەکەن کە سەرۆکی پەرلەمان دەبێت لە شوێنی خۆی بمێنێتەوە، ناکرێ بگۆڕێت. پێداگریەکەی ئێمە و پارتی جیاوازە. پێداگری لەمانەوەی بەڵێ ئێمە پێداگری لەمانەوەی سەرۆکێکی شەرعی هەڵبژێردراوەکەین لە نێو پەرلەماندا. دانانی سەرۆکی پەرلەمان و بوون بە سەرۆکی پەرلەمان کۆمەڵی ئالیەتی قانونی تەشریعی خۆی هەیە. بۆیە بە قسەی پارتی و بە قسەی ئەم نابێ هەر کات ویستی هەر کات ئەو سەرۆکی پەرلەمانیان ئەو کەسە لە هەر دەستگایەکی تری دەوڵەتا بێ
لە چوارچەوەی بەرنامەکانی پارتی نەجوڵایەوە پێچەوانەی خەون و خولیاکانی پارتی تەسەڕوفی کرد پارتی بێوێ لای بە ئەمە حاڵەتێکی زۆر ناواقعی و ناقانونیە بۆیە پێداگرێکی ئێمە لە جێ خۆی دایەتی ئێمە پێمان وایە هیچ مبەڕێکی قانونی بۆ لابردنی سەرۆکی پەرلەمان نییە پارتی هیچ مبەڕێکی قانونی بەدی ناکات تەنها مبەڕری خەون و خەیاڵی خۆی بەدیەکە پێی وایە سەرۆکی پەرلەمان لە بەردەم خەونەکانی ئەوان داوەستاوەتەوە و ڕێگەی گرتووە لەو خولیانی کە ئەوان هەیەیان بوو ئەگەرنا مبەڕری لابردننی سەرۆکی پەرلەمان مبەڕێکی زۆر ناقانونیە. باشە ئەگەر هاتوو پارتی باسی لەوە کرد کە دەبێت سەرۆکی هەرێم ینی سەرۆک لابردننی سەرۆکی هەرێم یاخود لاچوونی سەرۆکی هەرێم بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان بێت ئێوەکو بزودنەوەی گۆڕان ڕازین کە ئاڵوگۆڕ بۆ پۆستە بکرێت ئەگەر تەڕحێکی لەو شێوەیە هاتە ئاراوە و پارتی دیموکراتی کوردستان ئەو پرۆژەیی تەڕح کرد ئەو کات دەبێ قسەی جدی گۆڕان هەبێ لەسەر ئەوە و دەبێ وەڵامێکی فەرمی گۆڕان لەو بارەیەوە هەبێ من ناتوانم بە ناوی گۆڕانەوە قسە بکەم بەڵام ئەوەندە دەزانم ئەو دوو پۆستە جیاوازیان هەیە سەرۆکی هەرێمی کوردستان پۆستەکەی لە ڕووی قانونیەوە کۆتایی هاتووە بەڵام سەرۆکی پەرلەمان پۆستەکەی لە ڕووی قانونیەوە ماوە و بەرکارە و کاری پێدەکرێت بۆیە جیاوازی لە نێوان ئەو دوانەدا هەیە و بەراوردکردنی پۆستێکی ماوەک تاو بوو لەگەڵ پۆستێکی ماوەکەی هێشتا ماوێتی لە ڕووی قانونیەوە ئیشکالی تێدایە بەڵام ئەو کات دەکرێت لە ڕووی سیاسیەوە بزوتنەوەی گۆڕان قەرارێک وەرگێ بڕیارێک بداکە لە نەتیجەدا ئەم دۆخەلی دەرباز ببێ و ئەکەی قەرارێکی لەو شێوەیە هاتە پێشێ من پێم وایە بەشێکی زۆر لە کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بن. باشە بەڵام پارتیش پێی وایە کە لە ئێستادا لە ڕووی قانونیەوە سەرۆکی پەرلەمان ئێستا سەرۆکی پەرلەمان نییە با بڵێن لە ڕووی قانونیەوە سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمانە خۆ بە قسەی ئەوان نابێ سەرۆکی پەرلەمان بە کۆمەڵی ئیجراعات لە نێو پەرلەماندا هەڵبژێردراوە کاکە شوان دەبێ بەو ئیجراعانەش لا ببرێ یعنی ئەو قسانە قسەی سیاسی و قسەی مزایداتن یعنی سەرۆکی پەرلەمان لە ڕووی قانونیەوە سەرۆکی پەرلەمانی خۆشیان باش دەزانن لە ڕووی قانونیەوە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان مادەم لە ڕووی قانونیەوە سەرۆکی پەرلەمانە کاک بێستون ینی بۆ هاوپەیمانەکانتان هیچ دەنگێکیان لێوە نایەت یعنی هاوپەیمانەکانمان لە مەوزوعی سەرۆکایەتی هەرێم پرۆژەیان هەبووەوە لە پێش بوون مەرجیش نییە ئێمە هەرچیمان کرد ئەوش ئەوان بە دوامانەوە بن بەڵام دەشکرا لەسەر مەوزوعی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و پەخستنی پەرلەمان هەرچەنە هەڵوێستیان هەبووە من تا بەشێک ڕازیم لە مەوقفەکانیان بەڵام دەکرا جۆرێکی تر بووایەوە دەکرا هەڵوێستی تریشیان هەبووە چکە لێمان تێک نەچی ئەم هەنگاوی پارتی بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان دەکرێت لە ئایندەدا تووشی یان ڕوبەڕووی پارتی تریش بێتەوە هیچ دوور نییە ڕوبەڕووی پارتەکانی تر بێتەوە ئەوانی کە ئێستا مشارکن لە حکوومەتدا چ لەم کابینەیان لە کابینەکانی داهاتوو بۆیە دەکرێت هەنگاوی لەو شێوەیە بەرامبەر ئەوانیش چاوەڕوان کراو بێ و دەکرێت ئەوان هەڵوێستی جیاوازتریان هەبووە لەوەی کە پێشووتر هەیەیان بووە. بێستون فایق پەرلەمانتاری فراکسیۆنە گۆڕان لە ستودیۆنمە لە باژێرێ هەولێرێ گەلەک سپاس بۆ شرۆڤێنت.